کێشە دەرونیەکەی چێوا تۆ هەستەکەی ئەمەی پێڵێ کاردکتۆر هەر خۆت یەکێک لە بەرنامەکانە باسی وەت کرد وتێ هەنێک کەسێ مدمینە بن هێ مدمینیش دەرونیە خۆت چیت مدمین بوونیش دەرونیە ئەم مدمینی هەموو شتێکە نمونەیەکت پێ بڵام بازارکردن باوەڕ ئەکەی ڕۆژی وا هەبووە لە یەک ڕۆژە سێجار بازارکردنی کردووە دوو لە ڕوو جەنابەت دوو لە ڕوو بەرنامەکە دوو لە ڕوو هەموو ئەو کەسانی کە گوێیان لێمانە ئێستا بیبژێرێ زیاتر لە 100 جووت پێڵاوی هەیە لە هەرچی ڕەنگێکە پێڵاوێکی هەیە باوەڕکە هەنێکی هەر تا ئێستا خۆسەد ڕەنگیش نییە باوەڕکە کاردکتۆر هەنێ پێڵاوی هەیە هەتا ئێستا لە پێی نەکردووە ئیتر نازانم بەڵام ئەم هەر ئێوێت ئەم شتانەی هەبێت لە 100 جووت پێڵاوی هەیە زیاتر لە 100 جووت ئەگەر من ئەڵم 100 بەڵام زیاتر لە 100 جووت لەوانەیە بڵم 200 جۆر بەس جلی هەیە لەوانەیە زۆربەی زۆریشان دووبارە بن نازانم هیوایەتی شت گۆکردنەوە جارە و باسی میکیاج و شتی خۆی و تایبەتیەکانی و ئەمانە سوێن بەخوا ئەوەنەی ئەم شتی هەیە ئەوەنەی ئەم شتی هەیە بە یەک گەڕک لەم سەر بۆ ئەو سەر بە هەموو ژن و کچ و مناڵەکانیشان و بەقی ئەم شتی نییە نازانم بۆچی ئەمەم لەگەڵ ئەکات ئەگەر کاردکتۆر تۆ خۆشت ئەم بیرکردنەوە زۆر سەد قاتی من شارەزاتری هەزار قاتی من شارەزاتری ئەمە دەرونی نەبێ ئەی چی دەرونیە ئەی بن بەم نەڵم دەرونی ئەی بەچی بڵم دەرونی عنی لەوەشە منی هێناوەتە سەر حاڵەتی شێت بوون من وام لێ تۆ شێت بووم یعنی هەنێ جار برادەرەکانم بە شێت مەزانن چکە من لە ماڵەوە ژیانم تاڵە ئێمە دەرەوە خۆ بێت خۆقابل ئەو تاڵیە ئەو تاڵی کە لە ماڵەوە چەشتووە من لە دەرەوە لە کۆڵم بێتەوە نەخێر ئەو تاڵیانە هەر لەسەر سەرمە لە دەریشەوە سوێن بەخوا شتی وا ئەکات ژیانی بەتاوی وای لێ کردووم خۆم لە خۆم بێزارم یا من حەلی من لەگەڵ ئەم ژنەیە یا ئەوەیە تەلاق یا ئیتر بێتە سەر ڕێگەی من ئەوەی کە نەمکردوە تەلاق تەنیا لەبەر خاتری و مناڵانە بوو ئەڵێم با سەرگەردان نەبن با سەر لێ شێواو نەبن با بەدبەخت نەبن بەڵام ئەم گوێ لە من ناگرێت باشە کچی من یعنی مانگێک چەند ڕۆژە 30 ڕۆژە باشە یانەگەر هەموو ڕۆژە تۆ جووتە پێڵاو لە پێ بکەی بە یەک مانگ تەواو نابێ 30 جووتە هەبێ باشە 100 جووتە بۆ چێ کچی منە مەزانین چێ پارەی پێیراوە ئەکیت ئەگەر بیرکردنەوە ئابێکی بە دوای کامەی مۆدێل و نازانم گران بەهایە و فڵان مارکێتە و ئەچی بە دوای ئەوانە شاگەڕی ئەی وەڵڵاهی ئەمە ئیسرافە کچی من ئەمە چۆنەڵی داچۆڕینی ماڵەکەیە ئەمە دروستکردنی کێشەیە بۆ ئەو ئەزانی کە باسی مدمینی کرد ئالوودەبوون هەیە کچی من هەندێک کەسەیە تووشی ئەم کێشەیە بێ یعنی کە مرتاح نابێ نفسیەن کە بێتاقەتە بێ یە چیەکە ئەچێ شتێگە کڕێت بۆ ئەوەی بێتاقەتەکەی دەربڕێ یعنی ئەمە بەڵێ ئەمە کێشەیەکی دەرونیە لە دەروونزانیە هەیە ئالوودەبوونە بە شتکڕین هەندێک کەس هەیە بۆ نمونە بازارکردنی لەگەڵا هەموو شتێکی لەگە هەندێک هەیە وەکو جگەرەی کێشاد مدمین بۆ لەسەر جگەرەی کێشاد ناتوانێت وازی لێبێنە بەڵام هەشە دوای 30 ساڵ جگەرە تەرکەکە یعنی ئیرادەی بەقووەتە ئەگەر تۆش کچم ئیرادەی خۆ بەقووەتکەی ئەگەر گوێ لە قسەکانمان بگری ئەگەر بیر لە دەرەنجامی کارەکە و بکەیتەوانێ من دڵنیا دەکەمەوانێت توانی بەسەرم کێشەیە زاڵبی واللهی ئەگەر تۆ لەسەر حەق بووی تا ئەمگوو با 100 نەبێت 200 جووت پێڵاوی هەبێ بەڵام کچی من یعنی بڕوا ناکەم ئینسانێکی ینی طبیعی نۆرماڵ بێت و بیر لە مستەقبلی ماڵ و مناڵی بکاتەوە خۆ تۆ پارانە باشە بیکەرە بۆ ڕقمێکی حسابی لە هەموو بانکەکان حکوومەتی هەرێمی کوردستان هەیە ڕقمێکی حسابی لە بانکێرەوە لە جیاتی ئەو 100 جووتە با 20 بکڕایە کە ئەوەش هەر زۆرە هەشتاکەی تر پارەکەی لەوانەیە بڵێم چی ئەگەر جووتی 50,000 پێیا بێ 50,000 کە پارێکی زۆرەکە ئەوە دابنایە بۆ مناڵەکانە طبعا ئەگەر بیخەیتە نازان من دێگەڵێن حرامەوەی لێ ئەمەی کە تەوفیرە پارەشی چێتە سەر ئەگەر ئەوەش ناکاکە بڵێ پارەشم ناوێ ئەگەر قەناعەت وایە بە حرامیەزانی بڵێ نامەوێ و بەس پارەکەی بە ئەزانی بۆ مستەقبەلی و مناڵان تۆزم بەیانی کچی من ئەم کوڕانە گەورە ئابن پێویستیان بە ژنە پێویستیان بە خوێندنە پێوی خوانەخواستن نەخۆشیەکمان توش ببێ پارەیەکی زۆر سەر بەکەی باشە تۆ ببییر لەوانە ناگەیت بۆ بەس بیر لە مەسەر و جل و بەرگ و ئەم شتانە بوو بەس خۆت بەراورد دەکەی بە کەسانی تر یعنی من ناڵم تۆ نەخۆشی دەرونی و هەیە نا کێشەیەکی دەرونی و هەیە چکە فەرقەیە لەبەری نەخۆشی دەرونی و لەبەر گرفتێکی دەرونی
کاک دکتۆری ئەم هەر عیبە باسی پێڵاوکە یعنی پێڵایەک قیمەتی چیە گەر 5,000 پێبەی ئەم ئاوا لێ پێڵاوەیە بە 5,000 ئەوەی کە تۆ بە دوای مۆدێل و ئاخر مۆدێل ئابگەڕی 5,000 یەکچی من دڵا جووتێ پێڵای سێ گەڵای بێ ئەنجا من جلەکانم بە پێی مۆدیلی وەرزەکانە یعنی ئەگۆڕمۆیان ئەیان کڕم هەر جلە و پێڵای خۆشێ خۆ ناکرێت لەگەڵ هەموو جلێکە یەک دوو جووت پێڵاو لە پێ بکەیت وڵی هەندێک پێڵاوی جووتێکی ڕەشکڕە لەگەڵ دەنەوە جل لە بەکارێنێ ئەنجا من خۆشی باشە زانێ کامەران کە من لە ماڵی باوکما بووم یعنی کە کچیش بووم هەروە بووم ئێستا یعنی دایکم بەو تەمەنەوە شتەکانی زۆر لە من زیاترە ئەم هەرەیە من بە یەکجاری واز لە هەموو شتێ بێنم هیچ نەکەم هیچ نەکڕم زانی دیارە ئاوەکە دایکە بۆی ڕشتی ڕۆڵە ینی دایک لە تۆ ینی تۆ گە سەد جووتە هەبێ لەوانی سە یەکیشی هەبێ بڵێن یەک دانی لە تۆ زیاتر بێ چامە ڕاستە تەمەنی چەند ساڵە دایکە خۆیش نەبێ سا جەنابێت نزیکەی 27 ساڵە 30 ساڵێکە بێگەر بە 20 ساڵیش ینی 50 ساڵێکە بێت تەمەند درێژ بێ ئیشاڵڵا ئێمە تەداخلی ژیان بەڵام ئایا تۆ بەڕاستی زانی کە دایکی وایە تۆ ژواب بکەی ئێمە دڵنیام ئەگەر بڵێ پورێکێ پورزایەکە ئامۆزایەکە خۆ بۆوان بەراوردکە لەوانی ئەوان وانە بێ بۆ تۆ ئەم نمونە و هەڵبژادە با دایک بێ ینی تەسەور ناکەی ئەمە بۆ چوونێکی هەڵەیە ئەمەش هەز ناکەی سەر چاوەکەی گەڕێتەوە بۆ پەرۆدەی خێزانی ئاوا نازدار بە خێویان کردوویت و حەبلەکەیان بۆ شل کردوویت یەکچی من کە تۆ شوو کرد خۆشت نییە وەکو ماڵی باوکە بکەیت هیوایە ماڵی باوکی زۆر ئیمکانیەتیان هەیە دەوڵەمەند بەڵام شوو بە کوڕێگەکە خۆش شێوە ئینسانێکی ڕێکوپیەکە ئیمکانیەتی ماڵی باوکتی نەبێت ئەکرێت تۆ هەمان شت بجوێزیتەوە ئەی تۆ شوو کردووە کچی من تۆ بێ تۆ ئێستا کەسێتێکی تر هاتۆتە ژیانتەوە خۆدایکە نییە خۆ باوکە نییە خۆ خوشک و براو نییە ئەبێ ڕەچاوی کەسێتی ئەویش بکەی ئەبێ هەندێشت تەنازولی لێ بکەی ینی تۆ بەختەوەری خێزانەکە و مهمترە کچی منیان جلوبەرگەکە وڵا لەوا چێ ینی بەبیرکردنەوەی تۆ جلوبەرگ و شتەکان و مەسەر و ڕواڵەت و سیارە و خان و گۆ نازان تێگان و چاکردن ئەوڵێ دایکم ئەوەی هەیە کاکە جان کاکتۆر بمبورە نەبووە ئەم قسەم کردایە بەڵام خۆی وتی بۆیە ئێڵم دایکیشی ڕاستەکەەوە کۆم بوو بەڵام خەزورم چی لێ کرد لە خۆی پرسە تەلاقیدا خەزوریشم خەسوومی تەلاقا هەتا ئێستاش خەزورم قەرزارە هەزاری چییە قەرزاری ئەو بەزمانە بوو کە دایشم پێ کرد آخر بۆچی یعنی بۆ من دەردی جەنابوتێ بۆچی منە بێ کەسێ بکەم بە پێشەن کە فاشل بوو ڕاستە دایشێتی بەڵام فاشل بوو لە ژیان فاشل بوو لە زەواجی ئەوەتە تەلاق درا عادی آخر عیبە بیڵم بەس شتێکی تریش کا کامەران لێرە کە بۆ من نووسیوە نازام کچی خاڵێتی پوریەتی بمبورە کاکتۆر آخر من ئێستا عیبە بیڵم بڵێ براکەت لای چێ بەخێوە بێت کە دایکە تەلاق درا براکە ئێستا چێ بەخێویەکە لە لای برا گەورەکەیەتی بە حکمی چی بۆ لە بەری ژیانیان یەک ئەڵوەشا ئەویش تەلاق درا کچێکی پوری هەیە کاکتۆر ئەوە ناوی ئەویشە گۆڕم بۆی ناوەکەی ئەویش پارێزراو بێت ناویە نێم گەلاوێژی پورزای سوێن بەخوات یەک طبیعەتن یەک شتن ئەڵەی لە یەک مارکە هاتوونێتە دەرەوە ئەویش وەکو ئەم بوو بەڵام ئەویش تەلاق درا ئەویش ئێستا مناڵەکانی لە خانی بێ سەرپەرشتن ئەڵم بۆ ئێمە وەکو ئەو وابین بۆچی چاولەیەکێ نەگەین کە لە ئێمە باشتر بێ بۆ چاون لە خوار خۆمان نەگەین بۆ ئیلا ئەبێ بچین بۆ ئەوانی کە ژیانیان فەشەلی هێناوە بۆ بچین بۆ ژیانی ئەوانی کە ژیانیان بەتەواوی تەدبیر بووە با ئێمە چاو لە کەسانێ بکەین کە بزانین ژیانێکی خۆشیانەیە ئەم چاولێکەریە بۆ گەلاوێژی پورزایشی تەلاق دراوە ئێستا ئەویش مناڵەکانی لە خانی بێ سەرپەرشتانن دایکیشی بە هەمان شێواز ئەمە ئەو نمونانەیە کە ئەم هەڵی بژاردون و کردوونی بە پێشنگ بۆ خۆی و لەسەر ئەمان ژیان بەڕێوە ئابات ئاخر ئەمانە ئەبن بە پێشنگ کاک دکتۆر خۆت زۆر لە من باشتر ئەزان ئەمانە ئەکرێن بە پێشنگ یا ئەبێ ئێمە بین کەسانێک بکەین بە پێشنگ کە زۆر لە ئاستی ئێمە نزمتر بن بزانین ژیانیان لە خواری ئێمەوەیە بزانین چ فەقیرەکەیە باش چاو لە فەقیرەکان بکەین والله مەجالی ئەوم نەما خێرێک بکەم باشکە کامەران ڕێزان خان ئەوە قودوە و نمونونەکانە دایکتە دایک پیرۆزە و لەسەر سەر و لەسەر چاو بەڵام باوکێ گەشتوتە حدێک لە دایکە جابۆتەوانێ ئەگەر دایکی لەسەر حەق وایە بۆ باوکی لی جابۆ کچی من کچە پورەکەشێ عینەن شت وەکو تۆ وابووە ئەوە تاڵێ لە خێزانەکەی لە هاوسەرەکەی جابۆتەوە مناڵەکانیان سەرگەردان بوون خۆتان
تۆ ئەتەوێت پاشە ڕۆژە وەکو دایک و کچی پورەکەت بێ یا ئەتەوێ مناڵەکانی لە سایی تۆیا گەورە بن و بە بەختەوەری بژن ینی تۆ هاوسەرەکەت مناڵەکانت پاشە ڕۆژی خۆت پاشە ڕۆژی مناڵەکانت ئەگۆڕیتەوە بە جلو بەرگ و سیارە و خان و ئەم شتانە ئەتوانی بیگۆڕیتەوە؟ کاک دکتۆر ئەم چۆن حەزەکە ینی خوشکەکانی خۆی کەشتی جوان بکڕن و جلی جوان بکڕن ینی بۆچی ینی بۆ ئەوان حەزەکە بۆچی بۆ من حەز ناکە من بەدەست خۆم نیە گەر شتێکی جوان ببینم حەزەکەم یەکسەر بچم بیکڕم ئەگەر نەیکڕمەوە ئەزانم ئەوان لە من باشترن هەستەکەم من لەوان کەمترن ئەڵێن بۆچی ئەوان هەیەن بێ بۆچی من نەمبێ ینی کێشە چییە؟ ئەزین چۆنە کچی من ینی ئەمە ئێستا نەک لەگەڵ ئەوەیە جەنابێ ئالوودە بووی سەبەبێکی تریشی لە دواوەی لەلایەنی دەرونیەوە با بۆ کچی خۆمی ڕوونکەمەوە پێڵێن وەسواسی یعنی فکری خۆسەپێنەر جامە زۆر جۆری هەیە هیوا هەیە بە خەستەخانە و نەخۆشیەوە یەگرێ هیچی نییە ئەم دکتۆرەکە و دکتۆرەکە پارەی دنیا سەرفەکە لە عیلاجە لە دەرمانە لە فەحسا ئەم دکتۆر پێڵی چ نییە و دکتۆر پێ بەس فکرەکەیتە ناوڵێ دکتۆرە ڕاز ناکە ئەو فەحسا ئەکسپایر ئەوە وایە ئەچێ وەلای دکتۆرێکی تر هەیە وەکو تۆ بە جلوبەرگەوە فکرەکەیتە ناو مێشکی هەیە بە دەرگا داخستنەوەی هەیە نازانم بە شتن و خۆشتن و پاک هەر یەکە بە شتێکەگرێت کچی من کەم فکرێتە ناو مێشکتەوە تۆ یەکسەر ئەبی بە عەبدی و کۆیلێوەچی جێبەجێیەکەی یعنی بۆ ئەگەر یەکێ شتێکی کڕی تۆ نەیکڕی هەز بە کەمیەکەی بۆ ئەبێت تۆ بیلەوە بکەیتەوە کچی من بۆ چی هەیە وەکو هەموو کەس بێ یعنی من نمونەکێ نامەوە نزیکەی 20 دراوسێتان هەیە ژن و مێردەکە هەر با بڵێ کچیشیان نییە 20 ئافرەت هەیە تۆ ئەتەوێ بەقی هەر 20 ئافرەتەکە هەبێ چکە ئەو بە 20یان ئەواکڕن تۆ توێ بەقی هەر 20یانە بێ دەوەرە بەقەیەکیان هەوبێ کچی من با بەقی دوانیان هەوبێ باشە کاک کامەران ئەمەش منطقی تیا هەیە بۆ خوشک و برا و کەسوکاری خۆ قبوڵەکەی شت بکڕن ئەوەڵێ بۆ خوشەکانی کڕێ نازان چێکڕێ بۆ ئەم قبوڵی ناکەی کاک دکتۆر وەڵڵاهی ئاخر چی پێ بڵێن خوش یەکەم ئالەم چەند ڕۆژەی پێشووە جانتایەکی کڕی سوێن بەخوا نەفسی شەو چوو جانتای لەوەی ئەو کڕیەوە ئەڵم بۆ چیتە ئاخر ئەی بۆ خوشکەکە دەیکرد ئەڵم باشە خوشکەکەی من یەک جانتایی هەبووە والله جانتاکەشی بە کەڵک ناهات بۆیە کردی بە دووەم تۆ 48 جانتاو هەیە ئاخر 48 جانتا بۆ چی؟ بۆ چیمانە 48 جانتا ینی ئەمە نەو شت هەیە لە 48 جانتایە جێ نەبێتەوە